پرسەی نەهر و ناجیە ئەو پێشمەرگەی کە بە گولەی چەکدارانی داعش گیانی لەدەستدا. ئەمەش هاوژینەتی و دەگوترێت پاش 3 ڕۆژی تر یەکەم منداڵیان لەدایک دەبێت. شەم و ئاخر جار بوو بنێژۆی تەلەفۆنی کرد گوێسمێن دێمەوە گوێسمێن زوو دێمەوە بۆ سەعات 9 تەلەفۆن لۆکت هەری نەگرت دوسێ جام لۆکت هەری نەگرت هەتا خەبەرم نەهات. نەهر و ناجی لە دایکبووی ساڵی 1994 و لە ساڵی 2012 دەبێتە پێشمەرگەی هەرێمی کوردستان. دوجاریش بەهۆی ئەو هێرشەی داعش لەگەڵ 3 پێشمەرگەی تر گیانیان لەدەستدا و تەرمی نەهر و ناجی لە ناحیەی دارەتووی سەر بە پارێزگای هەولێر بە خاکسپێردرا. کوڕەکەم لەدەستداوە لە سەخاوی کوردستانەوە شەهید بوو، جەرجی سوتان دەبوو. ئەمەکەم چ برێ بە فیشەک و سلاحی خۆشی داواکاریمەوەیە کورە ئەو حکومەتەی خۆمان بڕێک ئەهیمدادی چ پێشمەرگەی بکەدەنە هەر هەمووی هەبڕوا بڕوا ئەوە چەند ڕۆی لە ماوانە کە دیارە سلاح شتی باشیان پێ نییە لۆ ئیوان بەبێ دەنگ لێدا بەرەداتەوە لۆ ئیمەش سینێک و 2 مەخزانە. شەوی یەکشەممە چەکدارانی داعش هێرشیان کردە سەر خاڵێکی سەنگەرەکانی لیوای 126 هێزی پێشمەرگە لە نزیک گوندی قەرەسالم لە شاروچکەی پردەی سەربەشاری کەرکووک. لەو هێرشەدا 4 پێشمەرگە گیانیان لەدەستدا. ماوەیەکە جومۆجۆڵ و هێرشەکانی داعش ئەزیادیان کردووە. چەند ڕۆژێکیش بەر لە ئێستا داعش هێرشی کردە سەر گوندی خدر جێجە. لەو هێرشەدا 3 کوڕی موختاری گوندەکە گیانیان لەدەستدا لەگەڵ 10 پێشمەرگەی تریش هەر لەو هێرشەی داعش و بۆسەکەی داعشدا گیانیان لەدەستدا. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا، هەولێر.